بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای بەخشندەی میرەبان. بەڕێزان، 9 مانگ بەسەر پێکهێنانی حکوومەتی خۆجێیی کەرکووک تێپەڕیوە. بەڵام تا ئێستا هیچ هەوڵێکی جددیمان بۆ جێبەجێکردنی خاڵەکانی ئەو ڕێکەوتنە سیاسیە نەبینیوە کە حکوومەتی خۆجێیی ئێستا لەسەری پێکهێنراوە. لە گرنگترین خاڵەکانیش دۆسەی ون بۆ بێتاوانەکانن لەگەڵ خاڵەکانی دیکە. ئێمە کەسانی خاوەن بەرژەوەندی تایبەت نین، هەروەها بە شوێن پلە و پۆستەوە نین، بەڵکو بەشداریمان لە چالاکی سیاسیدا کردووە تا بەرگری لە گەلی خۆمان لە کەرکووک بکەین. بڕیارماندا لەوە پەیمانیە بکشینەوە کە بۆ ئیدارەدانی کەرکووک پێکهێنراوە. بەڵام لە پێناو خزمەتکردنی کەرکووک و گەلەکەمان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کارکردن بەردەوام دەبین تا بەرەنگاری گەندەڵی و گەندەڵکاران ببینەوە. هەر لەسەر ئەمەیە ئێمەش سوێندی یاساییمان خواردووە و کاری بۆ دەکەین. هەروە دووپاتی دەکەینەوە کە لە داهاتوودا وەک کاندید بەشداری چالاکیەکی تایبەت باڵبژاردن ناکەین، مەگەر ئەوەی ڕێکخراوێکی سیاسی عەرەبی ناوخۆیی گشتگیر کە لەسەر بناغی ڕێکخراوەیەکان کار بکات بۆ بەرگریکردن لە مافەکانی پێکاتێ عەرەبی بەبێ گوێدانە بۆچوونی هەڵبژاردنیان یان جیاوازی ناوچەی و خێڵەکی. هاوکات داوا لە هاوڕێکانمان دەکەین ئامادەی دانیشتنەکانی ئەنجومەنی پارێزگا بن بۆ ساڕێژکردنی برینی ئەنجومەنەکەمان و جێبەجێکردنی بەڵێنەکانیان بۆ بەرگریکردن لە مافی گەلەکەمان. للدفاع عن حقوق أبناء المكون العربي بغض النظر